کۆتا پشکنین کە کرابوو لە هەڵەبجە ساڵی 2016 لە دوای 16 سێەوە لیژنەیەک کە پێکهاتبوون لە زانکۆی زولولاند لە باشووری ئەفریقا لەگەڵ ڕێکخراوی گلۆبال ریلیف لەگەڵ زانکۆی سلێمانی بەشی جغرافی و بەشی جیۆلۆجی کۆمەڵێک مامەسای بەڕێز هاتبوونە هەڵەبجە پشکنینی خاک و ئاوی هەڵەبجەیان کردبوو کە بەڕێز خات و کلیارەیەس سەردانی هەڵەبجەی کرد لە مانگی 5 ئێمە ئەم بابەتەمان لەگەڵ بەڕێزیانە باس کرد کە کۆمەڵێک لەو ڕێکخراوانە هاتوونەتە هەڵەبجە ئەگەر بتوانێت ئەو وەکو نوێنەری یەکێتی ئەوروپا لە هەرێمی کوردستان بە دوواداچوون کا و هاوکاریمان بکات بۆ دۆزینەوە و گەیاندنی ئەو ئەنجامانە بە هەڵەبجە لە ڕاستیاویش بەڵێن یاوتی ناوی ڕێکخراوەکەم بنێ من بە دوواداچوونی بۆکەم ناوی ڕێکخرا و زانکۆی زولولاندمان پێیە پەیوەندی کرد بە سەفیری باشووری ئەفریقا بەڕێز جۆن ئەویش پەیوەندی پێوە کردین کە من بە دوواداچوونی بووەکەم و ئەنجامەکەشتان بۆ نێرمەوە خۆشبەختانە دوێنێ راپۆرتێکی دەلاپڕەیان بۆ ناردوین کە ئەنجامی ئەو پشکنینانەی کە لە پار ساڵی پار مانگی 3 بە دواوە کردویانە پێی گەیاندین ئێمەش داوامان کردووە کە ئەم ئەنجامانە ئێمە بۆ هاوڵاتیانی ناوەڕۆکەکەی بەلای کەمەوە باز بکەین بەڵام پێویستە کە مۆڵەت لەوان وەرگرین کە ئەم ئەنجامانە بەڵام خۆشبەختانە ئەنجامەکان لە بارەی خاک و ئاوی هەڵەبجەوە ئەوەی کە ئەوان کردویانە ئەو چەند پشکنینەی کە کردویانە کە هەرچەند خۆیان داواکەن کە پشکنینی زیاتر و ورتر بکرێلەوەی ئەوان کردویانە ئەوەی ئەوان ئەنجامەکەی وایە کە هیچ مەترسیەک لەسەر خاک و ئاوی هەڵەبجە نییە.